بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. باوەسانی خۆشەویست برایانی سنجین و قەدرگران، خۆشحاڵین کەوا بەردەوامین لە درێژەی وانەکانی کتابی مەتنی ئەبی شوجاع. ئێمە لەوانەی ڕابردوو هاتینە خزمەت ئەو باس و بابەتانەی کە عولەما وەکو دابەشکاریەک ناویان ناوە فقهی معاملات. لە فقهی معاملات واتە باسی بیوع و ئەو کاروبار و ئەحکام و مەرج و شوڵتانەی کەوا لە ڕوانگەی شەرعیەوە لە هەڵێنجراوی قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عولەما تەصنیف و پۆلێنیان کردیە، بابەتەکانیان ناوناینە. پێشێکێکمان باس کرد یعنی لە باسی معاملە و تیجارەت کە لە ناو عەرەبدا باو بووە، یعنی هەر وەکو شتێک وەکو وەبیرهێنانەوە بۆ یعنی زیادکردنی معلوماتی ڕابردوو کە هەفتەی ڕابردوو پێشەنگایەک هەبوو لەو شارە. تەمان لە ناو عەرەبدا ئەو جۆرە بازاڕانە زۆر بووینە. یەک لەوانە سوقی عوکاظ کە معلومی جەنابتان، یعنی سوقی عوکاظ یەکێک بووە لە سوقە هەرە بەناوبانگەکانی جەزیرەی عەرەبی بە ناوی عوکاظ، یعنی سوقی عوکاظ. تەمان هەر ئەوەیان نەبووە، بەڵکو تا نزیکەی 20-30 بازاریان هەبووە. هەندێک بازاریان مەوسیمی بووینە، بۆچی ئێستا و پێشەنگایە ساڵانە ئەکرێتەوە. تەمان لەو پێشەنگیانەدا ئەوەی کە تێیدا زاڵ بوو کڕین و فرۆشتن بوو، بەڵام لە پاڵ کڕین و فرۆشتن بابەتی ئەدەبیات و بابەتی ئاینی و سیاسی و هەموو شتێک ئاڵوگۆڕچی ئەکرا، بەڵام تیجارەت یەکێک بوو لە بابەتە زاڵەکانی ناو ئەو بازاڕانە. جا سوقی عوکاظ کە باسەکرێتن ڕێک وەکو ئەو پێشەنگای ئێستا بووە، یعنی زۆر شتی تێدا عەرزەکرا، حتا وەکو معلوماتێک، یعنی کە هەر ئەمە لە باسی معاملەینە، بەڵام لەوەی زیاتر یعنی ئاشنابین بە بابەتێک لەوانەیە کەممان لی ئاگادار بین. عولەما باسی بابەتێکی زۆر هەستیارەکە، دەڵێن بەر لەوەی کە قورئان دابەزی کە گومان لەوەی نییە عەرەبی مانەوە و زمانی عەرەبی و قوڕەیشی لۆغە و لەهجەی قوڕەیشی یەکێک لە ڕوکنە ئەساسیەکانی مانەوەی قورئان و فەرموودەیە. گومان لەوەی نییە هیچ کەسێک ئینکاری ناکە، بەڵام جگە لەوە عەرەب زۆر خزمەتی زبانی خۆیان کردیە. دەڵێن دەچوونە ئەو سوقانە لەبەرەوەی لەهجاتی تر دەهات هەر لە عەرەبی و خەڵکی دیتری بێگانە دەهات، زبانی خۆیان پوختە ئەکرد وەکو مەجمەعێکی لۆغەویان هەبوو. یعنی لێ باسم کرد بەڵێ بەیع بەسەری دازاڵ بە کڕین و فرۆشتن، بەڵام لە هەمان کاتدا ئەو بابەتە شتێیدا فەرامۆش نەکرایە. لێ عەرەبی قوڕەیشی ئەفسەح اللەهجاتی لۆغەی عەرەبیە، یان لیسانی عەرەبی. جا کامەیان چکەوەش جیاوازیەک هەیە، یعنی هەندێکیان دەڵێن لیسانە، هەندێکیان دەڵێن لۆغە. ئەلموهیم یعنی عەرەبی پێشتریش خزمەت کرایە، کە گومانیش نیە معلەقاتی سەبر و ئەوانش کە هەر یەکێکن لە درێژە پێدانی ئەو بابەتە کە لە کەعبەی هەڵەواسان و لەو شوێنانە شعر دەگوترا. جا باسی ئەوەمان کرد یعنی کە خوای پەروەردگار لە قورئاندا کۆمەڵێک بنەمای کڕین و فرۆشتنی تەثبیت کردیە لە قورئاندا، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لێی پرسراوە و باسیشی کردووە، مانای ئەوەیە کە عەرەب سەرقاڵی تیجارەت و بازرگانی بووینە، هەم لە ناوە خۆیان هەم لە ئەو ڕحلانەی کە کردیتیان لە وڵاتان و دەوروبەریان. ئێمە لە درێژەی بابەتەکان گەیشتینە ڕەهن، بەڵام یەک خاڵ هەبوو لە سەلەم کە یعنی پێویست بوو ئەو خاڵات دووبارە وەکو ئەوەیەک سەلەم کە ڕابرد لە دەرسی ڕابردوو لە شتی بەرچاو نابێتن. ئەمە لە سەرەتای ئەو کتابە لە باسی بەیع باسی سێ جۆرە کڕین و فرۆشتنمان کرد، گوتمان البیوع ثلاثة، بيع عين مشاهدة فجائز أو لا برتاو، وجاء بيع شيء موصوف في الذمة فجائز أو السلامة، يعني لك مشاهد به بوي لسلم كقوتمان ويصح السلم حالا ومؤجلا حالا، وبس ما بي أويا دز بجي بدواي أوي كركتين لسر كرين وفروشنكو باركة تسميل كرا أو كالايا مشاهد نبي وصف بكريتن جدوايا تسميل بكريتن تأزيل نكري لبو چەند هەفتە و مانگ و ساڵی دیکە.
کاتی دووری لۆدانە دەواتە حالەن دوای ئەوەکە لێش یەکێک لە مەرجەکان گوتی چ بیتن وأن يكون الثمن معلوما وأن لا لەناو بابەتەکەیدا باسی کرد یعنی وأن لا يكون معينا معين واتە لەبەرچاو نەبێتن مشاهد نەبێتن ولا من معين ئەمشمان باس کرد واتە گوتمانە کە لە منطقەیەکی لە یەک زەوی نەبیتن نەکە معرض بێ لە بۆ تەلەف ئەو خاڵم پێ باش بوو چکە پرسیشیان لە دوایە گوتیان ئایا مشاهد دروستیان نە وەکو زیاتر ئیزافەکردن لەسەر بارەی سەلەم چکە زۆرێک لە کڕین و فرۆشتەکانی مە ئێستا سەلەمە بەڵام ئەمە لەبەرەوەی ئەو بابەتانە یەک لە ڕوانگەی شەرعیەوە ینی بڕکۆکە وە دوور کەتینەوە و ناوهێنانەکانیش ئەوانە مستەڵەحن لەوانەیە لە ناو بازاڕی بە سەلەم و ئەوانە ناویان نەبین هەمووی هەر دەڵێن کڕین و فرۆشتن هەمووی دەڵێن معامەلە دەنا ئەگەر ئەبەجوێرە ئەو تەصنیفەی بیتن یانی شتەکان ناویان لێ ئەندرێتن بەس هەر ئەمە دەڵێن کڕین و فرۆشتنێکی ئێستانە دوایە ئەو هاناوەکان دەگۆڕی دێنە سەر ڕەهن کە بابەتێکە لە کۆنەوە زۆر ئیشی لەگەڵ کراوە ئێستاش بابەتی بارمتە ڕەهن کە پێگوتێ بارمتە بڵێن لە زمانی عەرەبیدا پێگوتێ ئەسبوت لە لۆغەت داواتە جێگیرکردن لە ڕوانگەی شەرعیش لە مستەڵەحەوەتە عەقڵ یەقتەضی جعل عین مالیة وثيقة بدين واتە گرێبەستێکە کەوا کەرستەیەک دەکاتە بارمتە وەکو متمانیەک لە لای خاوەن قەرز دا ئەندرێتن لە بڕی قەرزەکە چۆن ئێستا بۆ نمونە ئەتو قەرزێکی دووسێ دەفتەریت هەیە کابرا لۆ یعنی زیاتر ئیطمئنانی دڵی دەڵێ ئەمن بەچت پێ ئەوە بکەم کە تۆ قەرزێ دێ من کاکە دەڵێ ئەوە سەنەد و تاپۆی خانەکەم با لەلات بیت یان ئەو سیارەما هەیە ئەوە سەنەویەکەی و ئەوە کاکە ئەو سیارە لە بارمتەی قەرزەکەی یان شتێک هەر بە فعلی دا ئەنی شتێکی کە قەرزەکەی پڕ کاتەوە بۆ نمونە قەرزەکە 3 دەفتەرە ئەو شتە بای 3 دەفتەران بیان بۆ نمونە کەمترە 50 وەرەقەیە شتێک لە ئاستی ئەو 50 وەرەقە بێ کە ڕەهن بارمتەی پێگوتێ جا دەفەرمێ طبعا ئاەتی دەربارە هاتی کە خوای پەروەردگار فەرمێ وئین كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة لێرە خوای پەروەردگار فەرمێ وئین كنتم على سفر علەما کە تەفسیری ئەو ئاەتیان کردی و بە حکمێکی شەرعیان دانایە ئایا ئەوە بەس لە بۆ سەفەرە نا لە حاڵەتی حەضەریش یعنی کە ئەتوو بۆ نمونە لە ئێستاکە لە حاڵەتی سەفەردانیە یعنی بارمتە بەڵێ خوای پەروەردگار باسی سەفەرەکە بەڵام ئەو قەیدا مانایوەنی ئیلا لە سەفەردا ڕەهن ئەبێ واتە لە حاڵەتی ئاساییشدا ڕەهن دروستە بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک دایکمان عائشە خوای لێ ڕازی بێ حەدیثەکە جێڕتووە فەرمێ خواردنی کڕی لە کابرایەکی یەهودی تەمان لەناو مەدینەدا یەهودی زۆر لێبوون لە بۆ ماوەیەک کە دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەرزەکەی دیاری کرد لە بڕی ئەوە درعەکەی خۆی دانا درعەکەی کە لە ئاسن بووە لە کاتێکیشدا کە لە مەدینەدا بووە یعنی کە حەدیثەکەش ئیمامی بوخاری موسلیمە جێڕنەوە واتە ئیعتیادیە بەڵێ ئاەتەکە قەیدی کردیە بە سەفەر بەڵام ئەو قەیدا مانەوەنی ئیلا لە سەفەردا دروستە بەڵکو لە حاڵەتی ئاساییشدا وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داوە ئەفەرمێ وكل ما جاز بيعه جاز رهنه هەر شتێک کە دروست بێ کڕین و فرۆشتن کە کڕین و فرۆشتمان لە بابەتی یەکەم باس کرد دەبێ منتەفع بێ دەبێ پاک بێ دەبێ هەموو ئەو شتانەی کە مەرجی کڕین و فرۆشتنی لەسەر بێتە جێ دروستە لە بارمتەش دابدرێتن واتە کەواتە شتی پیس و کە شتێک ئیتو نەبی تەسەڕوفت بەسەردا نەبیتن بڵێ کاکە وەڵایە ئەو سیارە با لە ئەوە بیتن یە خەو سیارە ئیتو نییە دەبی کابرای مرتەهینیش دڵنیابی لەوەی کە ئیتووە ئەویش ئەوەندە خۆش باوەڕ نەبیتن بڵێ باشەوە سیارەشیا دانایە خانیەکیا دانایە یکوا سەنەدەکەی کوا سەنەویەکەی کوا شتێکەوە دەربارەی حەقیەت و ینی موڵچەتی قەرزدارەکە بسەلمێنێتە في الديون طبعا ڕەهن لە چێ لەو قەرزانەی کەوا ئینسان دەیکاتن ئیدە استەقەڕە ثبوتها في الذمة کاتێک کە ئەو قەرزانە جێگیر بووبن یعنی فعلا ئەتو ئەو پارەت وەرگرت جێگیر بوو کە تو قەرزداری
پارەکە ینی تەسبیت بوو لە ئەستۆیت و ئەو جا ئەتوو دەتوانی ئەو شتا لە بارمتە دابنی کە حاڵەتێکە بەڕاستی یعنی ئاسانکاریەکی زۆرە و دڵنەواییەکی زۆری خاوەن پارەشە لۆی کەماڵەکەی نەفەوتێ لەبەرەوەی ئینسان جاروەیە وەفای پێ ناکرێ بە قەرز بزانە شەرع لە باتی ئەوەی کە ئینسان تووشی ڕیبا بێتن جاران کە جوولەکە ویان کردەوە ئێستاش ئەو حاڵەتە بەردەوامە ئەوە ترسانێک بوو کە ڕیبایاندانە دەیانگۆ ئەگەر لەو ئەجەلە لەو کاتە دانەنەی سەدا ئەوەندەی دێتە سەرێ شەرع ڕێگەی داناوە لە باتیەوە بارمتەیەک دانێ دوایش ئەگەر ئینسان یعنی ئەمە بەڕاستی هەندێک حاڵەتەیە کە ئەتوو دەزانی ئەو قەرزت پێنادێت و لۆ ئەو قەرزە گەورەیەکەی یعنی ئەمە زۆر جاروەیە دەکەوینە ناو مەعمەعەیەک لەگەڵ خۆمان کە بەڕاستی لە ڕوانگەی شەرعیەوە دروست نییە معلومی جەلابتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکەوە ئەو بەڕێزەیان هێنا کە داوایان لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم فەرموویان نوێژی لەسەر بکە فەرمووی ئایا هیچ قەرزدارە حەدیثەکە صەحیحە وتیان بەڵێ فەرمووی صەلوا عەلی صاحبیکم نوێژ لەسەر هاوڕێکەتان بکە تا سەحابەیەک جا ئێستا دەگەینی لە بابەتی زەمان تا سەحابەیەک بەخۆی وەگرت فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 2 دینار قەرزدار بوو یان 2 درهەمە فەرمووی ئەمن دەیدەمەوە ئەو جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی لەسەر کرد لێ یعنی ئەو بارمتە دانانە شتێکی زۆر باشە کە تو دەزانی پێت نادێت وللراهن الرجوع فيه ما لم يقبضه راهین و مرتهین راهین قەرزدارە مرتهین ئەو کەسەیە کە قەرزی ئەداتن خاوەن قەرزە کە ڕەهنەکەی وەرەگریتن یان مەڕهوونەکە کە بارمتەکەی وەرەگری دەڵێ قەرزدار بۆی هەیە کە بارمتەی دانێتن پەشیمان بێتەوە ما لم يقبضه تا ئەو کاتەی کە مرتهین وەری نەگرتیە ولا يضمنه المرتهن إلا بالتعدي کاتێکەوە بارمتەکە دانرا لای مرتهین جاتس لە لای مرتهین بوو بڵێن ئەوە شتێکی باشە جاری شوەیە هەر لە لای ڕاهینی ئەمینێتەوە بەڵام مرتهین وەک بڵێن سوڵتەی بەسەردایە بەڵام ئەگەر لە لای مرتهین بوو بوون کابرا گوتی وەڵی پارەمایە و زێڕیشمایە زێڕەکەت لەلادا ئەنێم وەکو ڕەهن حاڵەتی وابی و کابرا لیرەیە یا هەر خشتڵی هەیە بنمونە کەسی خاوەن پارەکە کە مرتهینە نابێتە ضامنی ئەوە مەگەر بە تەعەدی نەبێ یعنی بۆ نمونە ئەگەر ئەو شتە لە ناوچوو ئەو زێڕە یاخود ئەو کەرسەی کەوا وەکو بارمتە دانراوە ئەگەر کەم تەرغەمی کردبوو ئەگەر لە شوێنێکی ناشایستەی دانابوو ئەگەر بۆ نمونە ینی حاڵەتێکی وا هەبوو کە ئەو تێیدا تاوانبارە بوو بەو شێوازە ئەبیتە ضامن دەنا نابێتە ضامن بۆ نمونە شتێکی دانا مرد دوور لە ڕووتان شتێک ئاڵژەڵێکی دانا ئەو نابێتە زامن بەڵام ئەگەر هاتوو خزمەتی نەکردبوو یاخود بە شێوازێکی وای بەس بۆ کە نەگاتە ئاو و خواردن ئەوانە ئەوە لەو حاڵەتەیدا دەبێتە زامن وإذا قبض بعض الحق لم يخرج شيء من الرهن حتى يقضي جميعه طبعا هم عبارتك بيكو يبو يقول كاتك كوا مرتهين هەندێک لە حەقەکەی وەرگرت بۆ نمونە گوتمان 50 وەرەقەیە کابرای ڕاهین قەرزدار 45 وەرەقەیدان ئالوی هەیە ئەو ڕەهنەی ئەو مەڕهوونەی کە داینە ئەو شتەی کە بارمتەیە وەرگریتەوە لە ژێر دەستێوی دەربینیتن نە بەڵکو حتى يقضي جميعه تاكو أو 5 وەرەقانش نەداواتە هەمووی کە ڕەت دەکاتەوە لە بۆ خاوەن قەرزەکەی ئەو جالۆی هەیەکەوە ڕەهنەکە هەڵبۆشێتەوە و ئەو بارمتەیە لە ژێردەستی ئی مرتەهینیدا نەمینێت ئەوە بابەتی ڕەهن و بارمتە کە بابەتێکی زۆر مهمە بەڵام بەڕاستی جاران کراوە یعنی هەروەکو زانیاری نازام ئیتر ئەوە لە کوێن دەرەوە سەری گرتووە چونکە لە ڕوانگەی شەرعیەوە مرتەهین ناتوانی ئەو ڕەهنەی بەکاربینی لەبەرەوەی لە حەقی خۆی زیاتر ئەکاتن جاران زەویدا ئەندرا لە ڕەهن کابرای خاوەن پارە
کە قەرزدار پارەی لۆ دەهیناوە زەویەکەی ناداوە، جاروە هەبوو داگیریە کرد، جاروە هەبوو یعنی دەبوا سوڵحیان کرد با دەیگو کاکە من ئەو ڕەهنم کە داناوە لە بۆ ئەوەندە پارەی جاران پارە نەبووە. تەمەنە من باسی چەند 6-7 ساڵ پێش ئێستا ئەکەم کە لە گوندان ئەو شەڕوویدایە، یعنی مرتەهین ڕاز دەبۆ ئاغا چەوسێنەرەوەی ڕاهینی، تەمەنەوە شتێکی شەرعی نییە. جا مەرونیان پێگوتێ ماوە ساباس وایە نازانم ئەو قسەیە بۆ لەنگۆ مەرونە، ئەو مەرونە لە مەڕهونیەوە هاتیە مەرونە. دینە سەر باس و بابەتێکیکە باسی حەجرە. حەجر ینی قەدەغەدانان لەسەر چەند کەسێک لە ڕوانگەی شەرعیەوە، تەمان لێرانە هەوندانە باسەکە دەن ئەیدیکێشن کە دەبی تەسەڕوفی ماڵیان ڕابگرن، ئەوانە چێنە ئەو قەدەغەدانانە لە ڕوانگەی شەرعی و لەسەر چێدا ئەندێتن. تەمەنەوە قازی و ئەوانەی ئەگەر دادگای ئیسلامیە بێت و یاخود ئێستاش کە دادگا جاروەهەیە ئەو ماڵی مسادەڕە ئەکات و دەستی بەسەدا ئەگریتن ئەگەر خاوەن قەرزەکە بچی شکایەتی بکات. والحەجر على 6 حەجر قەدەغەکردنی تەسەڕوفات لە ماڵی خۆی لەسەر 6 کەسدا ئەندرێتن. یەکەمیان ئەسەبی منداڵ، لەبەرەوەی منداڵ نازانی قازانج و زەرەری لە چدایە، لێ منداڵ تەمان منداڵ کە دەڵین لێرانە ئەوەی کە منداڵ بۆ نمونە جاروەیە هەتیمە، جاروەیە ئەو منداڵە یعنی میراتی لە بۆ مایتەوە ماڵێکی زۆری هەیە، لێ پێویستە بەڕاستی ئاگاداری بکرێتەوە کە یعنی ئەو بە کەیفی خۆی تەسەڕوفاتی بەسەدا نەکات. لێ لە ئەوەی قانونی پیانەڵێن قاسر، ئاوانە قاسرن. والمەجنون و کەسێک کە شێت بیتن، تەمان شێتیش نازانیتن لەبەرەوەی عەقڵی تەواوی. وەسەفیه و جا بە خۆی تەفسیرەکاتن المبەذر لماله. سەفیه چییە؟ ئەوەی کە ماڵ بە فیڕۆ ئەدا، نازانی کڕین و فرۆش نەکا بە زەرەر، شتی دەفرۆشیت هەر بە زەرەر، دەکڕی هەر بە پارەیەکی زۆر، ئەوەش حەجی لەسەردا ئەندرێتن لۆوەی کە ئەو ماڵە بە فیڕۆ نەدات و جێ خۆی بگریتن. والمفلس الذي ارتكبته الديون، ئەو کەسەی کەوا زۆر زەرەری کردیان مفلیسە کە قەرز و قۆڵەکانی تێکڕای ماڵیشی داگرتیە، خان و بەرە و سیارە و هەموو ئەو ممتەلەکاتی کە ئەو خاوەنیتی دایگرتیە لە ڕوانگەی شەرعیەوە حەجی لەسەدا ئەندێ لەبەرەوەی ئەو ماڵە ئەگەر بێت و بەرامبەر بکرێتەوە بە قەرزەکان زۆرترن، لێ لە ڕوانگەی شەرعیەوە ناکرێتن چیدی کە تەسەڕوف دە ماڵی دابکاتن ئەو ماڵی بات و بینیتن. جا ئێستا باسەکەین بەڵام تا چەند لۆی دروستە. والمەریض فيما زاد على الثلث، و نەخۆشێک کە نەخۆشیەکەی جاروەیە مەترسی مەرجی لێ ئەکرێتن یاخود ئەوەندە هیلاکە یعنی بەخۆی ئیتر زۆر دڵناسکە بیتن وا دەزانی دەمریتن یا بە تەمەندا چوە بەو شێوازەی، ئەوەش دووبارە لە زۆرتر لە سێیەکی ناتوانیتن بەڵێ بەخۆی خاوەنە بەڵام لەبەر وەڕەثەکانی. ئەوەشیان دیارە حەدیثێکمان هەیە کە کاتێک کەوا سعدی کوڕی ئەبی وەقاس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێتن، کاتێک کە نەخۆشە بیتن لە ساڵی حەجەت الوەداع، ینی هەر پێشەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفات کات، تەمەن سعد دوایێ زۆر دەمینێتەوە دەبیتە قائید و معلومی جەنابتان ینی شەڕی قادسیەوانە کە سعد لە سەردەمی ئیمامی عومەر سەرکردەی یەکەمە. جا دەفەرمێ يعودني عام حجة الوداع من وجع اشتد بي، دیارە زۆر زۆر هێرشی لۆ هیناوە ئەو نەخۆشیە، دەڵێ بە پێغەمبەری خوام گوت صلی الله عليه وسلم ئەمن ماڵ و سامانم هەیە ولا يرثني إلا ابنه، دیارە بەس کچێکیە بووە بەگوێرەی ئەو فەرمودەی کە باسەکاتن. جا ئیتر دوایە کچی ژنی دیکەی هەبووە یان نا، بەڵام بەگوێرەی ئەو فەرمودەی کە بوخاری مسلم ئەجێڕنەوە دەفەرمێت گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دوو سێیەکی ماڵ سەدەقە بکەم؟ فەرمووی نەخێر. گوتم ئەدی بە شەتڕەچی واتە بەنیوەی، ئەوەی دیکە لە 3 بەشان 2 بەشان، ئەوەیان ئەگەر لە 2 بەشان بەشەشی، فەرمووی لەوەشیان نا. ئەو جا دەڵێ گوتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەدی بە سێیەکی لە 3 بەشان 1 بەش، فەرمووی ئەوەیان قەیدی ناکە ئەگەر چی زۆرە،
جا لە شوێنیش کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر منداڵەکانت کە یەک کچیشی هەبووە کە خاڵوانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر منداڵەکانت بە دەوڵەمەندی بەجێر بێڵی دەست لەبەر خەڵکی پان نەکەنەوە باشترە. یعنی تەنانەت بەخۆی هیچ کێشەی عەقڵی نییە، نەخۆشە بەس نەخۆشیەکەی کە وایە، یعنی وەک بڵێت جاروێ ئینسان لێی ناومێ دەبی چابیتەوە، ئەویش ناتوانانی تەسەڕوف دە ماڵی خۆی دابکاتن. تەمانەوە لە چ کاتێک ئەگەر قەرز و قۆڵ ماڵی دانەگر بوو لە حاڵەتی ئاسایی، ئەگەر قەرز و قۆڵ ماڵی داگر بوو ئەو کاتەی لە هیچی ناتوانی بکە. بەس ئەگەر حاڵەتی ئاسایی بوو دەوڵەمەندیان هەر ماڵی هەیە دەتوانی ماڵبەخشی، بەڵام لە دوای سێیەکی لە وەسیەت و ئەوانە لەسەر ئیجازەی وەرەثەکانی ئەوەستیت. والعبد الذي لم يؤذن له في التجارة وأو بندي أو كويلي كوا للاي سيدة كيوا مولتي بيندرا وكتجارت كاتن أيش حجري لسر دا أنده. طبعا لبابتي عتق وانا ديتن، يعني إيوايا مولتي بيدري مكاتبة أو دتوانت. وتصرف الصبي والمجنون والسفيه غير صحيح. جاء آية أوانت شونا ئەو شەش کەسانە چۆن مامەڵەیان لەگەڵەکرێتن، هەر یەک لە منداڵ و لە شێت و لەوەی کە ماڵ بە فیڕۆ ئەداتن شتی بە زەرەر ئەفرۆشێ و شتی بە پارەشی زۆر ئەکڕێت و یعنی نازانی چ قازانجێک لە ئیشەکەیدایە، ئەوانە لە ڕوانگەی شەرعیەوە دروست نینە. بەڵام وەتەسەڕف المفلیسی ئەو کەسەی کەوا گوتمان ئیرتەکەبەت الدیون، واتە قەرز و شتیوە هەموو ماڵی داگرتیا، ئەو دەکرێت چونکە ئەو دەزانی معاملەیەکە بەڵام زۆر قەرزدارە، دروستە يصح في ذمته دون أعيان ماله. ئەگەر کڕین و فرۆشتنە چی بکە، ئەو کڕین و فرۆشتنە جگە لەو سەروەتەی کەوا مسادەڕە کرایە کە دەستی بەسەردا گیرایە کە حەجری لەسەردانرایە، جگە لەوی دروستە. لەبەر چی؟ لەبەرەوەی چۆن هەڵبستیتەوە. بەڵام ئەو شتانە بە قەرز دووبارە لە شانی ئەمینێنەوە لەگەڵ ئەو ماڵەی جیاوازن. بۆ نمونە کابرا خانی هەیە، سیارەی هەیە، هەندێک ناودووکان و شتیوەی هەیە، جگە لەوانە گەر معاملەیەکی کە بکە معاملەکەی دروستە، وەچی شێت و منداڵ و ئەوەی نییە، سەفیهی نییە، بەڵام لە ذیمەی دادەمینێتەوە. وتصرف المريض فيما زاد على الثلث موقوف على إجازة الورثة. نەخۆشێکی جا هەر وەکو باسمان کرد، ینی ئەو زۆرتر لەسەر ڕاوەستان، ئەگەر نەخۆشێکی وابوو کە بڵێن حاڵەتی مردن وانە لێ نزیک بوو بە گوێرەی ئەوە وەکو پێش بینی کە نەخۆشکی وابوو، ئەوە لە وەسیەت و ئەوانە ئەگەر زۆرتر لە سێیەکی کردە خێر و یاخوشتی دانا لەو بابەتانە دەگەڕێتەوە سەر ئیجازەی وەرەثەکانی. ئەگەر وەرەثەکانی ڕێی پێ بدەن بڵێن وەڵی بابمان زۆر بۆ ماڵیمانی بوو، دەبا ماڵی خۆیت و لۆ خۆی بی، هیچ مانیعێک نییە ئەگەر لە سێیەکی زۆرتر بوو، بەڵام بە مەرجێک قەرزدار نەبێ و ئەو حاڵەتانە نەبێ وەکو کەسێکی مفلیس، کەسێکی ئاسایی بێتن. من بعده واتە لە پاشەوەی کەوا وەفاتی کرد. ئەنیەوە هەموو پێکەوە المريض فيما زاد على الثلث موقوف على إجازة الورثة من بعده. لە پاشەوەی کە لەم نەخۆشی وەفاتی کرد، ئەوە دەگەڕێتەوە سەر ئیجازە و مۆڵەتی وەرەثەکان. تەبعاً ئینسانە تا دەشکرێتن بەڕاستی ڕێی پێ بداتن باش. ئەو بەخۆی ماندی بووە، ینی کەم بەخۆی ماندی بووە، ئەو ماڵە ئەگەر لۆ خۆی نەبێت و ئێ باشە ئەتوو ینی بینێ بەرچاوی خۆت، ئەگەر لە ماڵی خۆی وەسیەت بکات لە سێیەک زۆرتر بیتن لۆی نەکرێتە خێر، باشە وەرەثەکانی دەبی دوایە ئەوەندە پیاو بن خێری لۆ بکەن. وەڵڵا ینی ئەوە حەقیقەتە، هەمومان معەڕەزین لۆ ئەو حاڵەتە. ئالۆی ئینسان ینی بەڕاستی بە ئەوەندەش تەماعدات نەگریتن لە ماڵی بابت ئەتوو ڕێگر بیلەی. مەشتی وا بووە، باب هەبووە خاوەن خانی بووە، کوڕەکانی یەکێک لە کوڕەکانی گوتی بابە خانیەکەی من پارەیەکی وا ناکە، خانیەکەی توش هەر پارەیەکی وا ناکاتن، پێکەوەیان دەفرۆشم بە خانیەکی چاکە دەم، وعدە بیتن ئەمن پارەکەت هەموو دەدەمەوە. ئەوان دیکە لێ نەگەڕاینە، برایەکان دیکە. ئەجا ئینسان ئێکجاریش ئەوە دەستۆڵ نەبیتن، با بە ماندی بووە شتێکی پێکینایە، ئێتە با ینی لۆ خۆی بیتن.
دوایە با بیتەوە جا لێ شەرعەن ماڵ پێشتر ببەخشی باشتر لەوەی کەوا بە وەسیەت دەگەینی ینی لە باسی وەسیەتیشیانی ئینسان بە پێشە خۆی بێخیتن نەک بڵێ و ئەوە نەکرا حاڵەت شە ناکرێتن بەڕاستی. وتصرف العبد يكون في ذمته يتبع به إذا عتق. أوش إسيما لوانيك تصرفيان دروستا من دالو شيتو سفيه دروس نبو بلا مفليس دروستا مريض دروستا فيما زاد على الأوي أوجع عبديش دروستا بلا من الذمي دمينيتوا كالسيد مولتي بيدابو كاتك كوا رزقار بو يعني آزاد بو للأونما أو دەبی قەرزەکان بداتەوە یعنی لە زیممەی خۆی دەمێنێتەوە. دینە سەر باس و بابەتێکی دیکە کە باسی سوڵحە. طبعا لێرانە لەوانەیە بڵین باشە سوڵح لۆ هاتنە ئەو بابەتی. سوڵح زۆر زۆر و بابەتیانە وەکو لە کتابە متەوەڵەکان کە باسەکە سوڵحی نێوان دوو دەوڵات، سوڵحی نێوان عەشیرە، سوڵحی نێوان خێزان و ژن و مێرد ئەوە. بەڵام لێرانە زیاتر مەبەستمان پێ لە بابەتە معاملە و کڕین و فرۆشتن و بابەتە مالیەکانە. ئەجینا سوڵح هەر پەیوەندیدار نییە بە بابەتی بەیع و کڕین و فرۆشتن ئەوانە، بەڵام ئەوەی ئێمە لێرەدا کە لەما زیاتر باسەکەن مەبەستیان پێ ئەو بابەتەیە دەنا سوڵح بابەتێکی بەرفراوانە. جا آيات حديث يقدكنا بلغا كآياتك خواهي بنرغار فني والصلح خير يعني أوا هربو كركي دينين لا حديث كشف بينبري خواه صلى الله عليه وسلم فرمي الصلح جائز بين المسلمين إلا صلحا أحل حراما أو حرم حلالا أو ركوتنو بيكاتنا لنيوان مسلمانان دا دروستا تنها لحالتك كوا حلالك حرام بكريتن حرامك حلال بكريت. طبعا هو بس يخوايا أو مروف لوينية كات الصلح بابتك برفراوانا هر معاملة وكرين فروشنا كريتو بلام أوي يمزياتنا بس من أويا. ويصح الصلح مع الإقرار في الأموال وما أفضى إليها. صلح ريكوتن دروستا كأو منازع أو تشيشن نمينية لقلدان بيداهنان لا بيني هردو كسان أوي داوا كارا أوي داوا ليكراوا مدعي مدعى عليه كاردو شانن لا أموال ولوي كسرد تشيشي لبو مال وما أفضى إليها أوي سرد تشيشي بو مال بون منا أو صلحاني لخبين ولوانا كبمالتا ودكرين صلح كرين لما سلي كشتنو أنا هندي كان مالين لو بابتانش عيني صلح ذكريتن. طبعا خواهي برورجارش صلحي بيخوشا والصلح خير. زاد فرميت وهو نوعان صلح دو جورة إبراء ومعاوضة. إبراء واتقردن آزاكردن ولي خوشبون هر دكري إنسان لطواوي بابتكي خوش بي يان دكريت لهنديكي خوش بيت هنديكيش بداتوا كا استاباسكاتن يعني إنسان هردو الرقي لبردستن جا أجر قرزەکە زۆرە لۆی کابرا هەروەکو یارمەتیەک لە هەندێکی لێ خۆشبووی دیکەت بداتەوە. ئەگەر کەمیشە بە تەواوی گەردەنی ئازاکە و بە ئەویش ئیسراحەت کات و ئەتوش وەکو خاوەن پارەیەک چی دیکە چاوت لە دوو نەبێتن. ئەفەرمێ فالإبراء اقتصاره من حقه على بعضه. إبراء صلحك كلما بيني داواکار و داوا لێکرا و مدعی و مدعا عليهی کە دەکرێتن ئەنجام دەدرێتن ئەوەیە کە ئینسان کورت هەڵبێنێ لەسەر هەندێک لە حەقەکەی خۆی اقتصاره من حقه على بعضه و دەشکرێتن لە هەمووش وەکو گوتمان لە هەمووی خۆش بێتن ولا يجوز تعليقه على شرط. دروست نییە بەڵام ئەو سڵحە ئەو گەردەن ئازایکردنە ئەو لێخۆشبوونە ئەو بەخشینە ببەستیتەوە بە مەرجێک بڵێ وەڵاهی با فڵان کەس لە ئەوەی بێتەوە ئەوە سڵح نییە یان دەی با هەتا سەری مانجێوا بیتن ئەوە سڵح نییە لە ڕوانگەی شەرعیەوە واتە سڵح دەبێ قەتعی بێت و کۆتایی پێبینیتن بەڵام ئەگەر هەمووشی لێخۆشبی باشترە ئەگەر شتەکە کەم بوو. لێ قسەیەکی زۆر جوان هەیە یعنی دەڵێ
ئەگەر کابرا بۆ نمونە داوای 50,000 لێ کردی دەشزانی قەرز شوێر بوو بڵێ کاکەوە 25 بە حەڵاڵی لۆت و واز لە 25ەکەی دیکە بین. یعنی کابرا جاروە هەیە دەزانی پێی نادرێتەوە یا مەشهورە تەمەەن هەیە ئەمە جاروە بوو لە خوێندن تەڵەبەمان هەبوو ئێستاش ماشەڵا پۆست و پلەشی وەرگرتینە بڕوا بکە ینی هەموو لی ترسا بووین کە دەهات لەگەڵ ڕا ئەوەستا ئیتر هەر خواخوام و باسی پارەی نەکە تەبعی وابوو ئەجا ئەوە ناخۆشە جاروەیە تۆ گەر دەتەوێت دڵی نەشێنی دەتوانی شتێکی بدەیە بەڵام بەگەردە نازایی چاوت لە دوو نەبیت یان خزمایەتیە یان بۆ نمونە برایەتیە مادام هەتا زوو گردنی ئازاکە لەبەرەوەی ئەو قەرزە کە باسمان کرد پیامبەر صلی الله علیه و سلم نوێژی لەسەر نەکردیا لە قیامەتیش پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێت بە یەکەم قەترە خوێنی شەهید کە گیانی بەخشیە لە پێناوی خوا شەهیدی ڕاستەقینە فەرمی خوای گەورە لە گوناهەکانی خۆشە بێ یەک لەوانەی کە دەمێنێتەوە قەرزە حەق الناس خۆ قەرز گوناه نییە مەگەر لە یەک حاڵەت نەبێ کە پیامبەر فەرمی صلی الله علیه و سلم مەطل الغەنی ظلم کە لە باسی حەوالە باسەکەین والله ئەعلەم ئەو حەدیثەی کێناوە کە پیامبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی کەسێک هەی بوو بتوانی وەفا بە قەرز بکات کە تاخیری بکات زوڵمە طبعا حرامە بەبەست لێرەدا شەرعەن لێ بەڕاستی خەڵک ئێستا لەو حاڵەتەیدایە هەستیش پێ ناکە ئاجا ئەوە تاوانێکە ولا يجوز التعليق على شرط أو إبراء طبعا بكورتي وبختي ليرانا باسكا والمعاوضة جوري دوام وتقربوا لبري شتيشي ك بتعويض لبري أو شتيكوا لكسيك تورجتي شتيشي ك برامرداني عدوله عن حقه إلى غيره وتلا دانا لو شتيكوا قرزت كرديان لبو شتيشي ديك بون مونا جنابت پارچە عەرزێکت ئەوە کردیا پارەت پێ نادێتەوە دەڵێ کاکەوەڵە ئەو سیارە لە بڕی ئەوی یان خانیەکت لێ ئەوە کردیا کڕیا عاردت هەیە عاردەکەش نرخی خانیەکەیە گەڕەشی وا هەیە خانیەکە لەوانەیە نەگاتە نرخی عاردیش دەتوانی ئەتوو ئەوە لادانە یان بۆ نمونە شتێکی خواردنە تەمان دەبی لەسەر ڕەزامەندی بێتنەوەش خواردنیە کە ئەتوو گەنمت لێ قەرز کردیا ئەتوو بنمونە گویزت هەیە دەڵێ کاکە من گویزم هەیە دروستە ینی ئەوە ڕازی بەوەی کەوا گویزت دەمێ تەمەنجارمەیە کابرا مەمنونی شەبیتن گویزانیم دەیە وەنیە ويجري عليه حكم البيع ئەوەشیان بە هەمان شێوە حکمی بەیعی لە یەکەم جار طبعا ئەوانە هەموو حەلەقەی وەصلن پێکەوە یعنی دەبێ ئەو بابەتە ئەو شانە خاوێن بن دەبێ تەسەڕوفی تێدا هەبیتن بەسەردا هەبیتن دەبێ مڵکی خۆی بێ هەموو ئەو شتانەی کەوا لە بەیعی باسمان کرێ و مەرجانە تێیدا بێنەجێ ئەو جار دەتوانی ئەتوو بە معاوەضە بە تەعویض لە بڕی قەرزی یەکەم بیدێەوە دێتە سەر باس و خواسێکی دیکە عجیبە سبحان الله ینی ئەمن بەڕاستی ئەوەندەی کە چوومە ناو کتابەکان نازانم زۆر لێ حاڵی نەبووم لۆ ئەوەی هینا بوو بەڵام مەسەلەکە تەنها سڵحە بەس ئەکرا لە شوێنی دیکە ئیتر ئەو زانا بەڕێزە هینایەتی دەفەرمێ ويجوز للإنسان أن يشرع روشنا في طريق نافذ بحيث لا يتضرر المار به دروستە کەسێک کەوا بڵێن خانی هەیە لە خانیەکەی چ بینتە سواندەی پێڵن یعنی تارمە سەقف بەخۆی سواندەیە عادەتەنیان سەقفەکی دروست کاتن ئەوە بینیتە دەرێ کێسا لە زۆر شوێنان ئەو ئیشە دەکرێت کابرام لە پێش دەرکەی گشتیە لە ڕاستیدا گەراجی لە بۆ سیارە ڕاقیەکەی خۆی دروستەکە ئەو سیارە فاخیرەی خۆی کە ئەیتی لە ڕێ هەڵەستیت کە حەقی خەڵکیە لە ڕاستیدا بەڵام ئەوەی دروستەکە بەس ئەوە باسی ئەوەی ناکەن لە ڕاستیدا ئەوەیان نازانم دروستیان نامن ئەوە دەڵێت چێ دروستە سەقفێک بینیتە دەرێ بەڵام بە مەرجێک طریقەکە طبعا کراوە بێ نافیذ بێواتە طریقەکە چوون و هاتنی تێدا هەبیتن هیچ سەری نەگیرابن بحيث لا يتضرر المار به
کەسێک کە بەو ڕێگایدا دەڕوات و دێت و دەچیت زیانی پێنەگا. ئێتو کە دێی گەراجێک دروستەکەی شوێنێک لەسەر ئەو ڕێگەیە لەسەر ئەو ڕەسیفە دەگریت، ئەوە زیانت بە خەڵکێک کەوا بەو شوێنەدا دەڕواتن چکە تو داگیرت کردی لە ڕاستیاوە حەقی گشتیە. ئاجا ئەوە باسیەوەی ناکەمە من لەوەی کەسێک کە خوا نەخواستا گوێی لە دەنگمان بووە بڵێ وەڵا ئەوە دروستە. نا، ئەوە باسیەوەی کاتن کە شتێک دروستکەی ئەوەندە بڵین بێ، حتا دەڵێ لە کتابەکانی کۆن دەڵێیانی کەسێک دەست بڵین کە یاخود بارێک بە بنیدا بڕواتن زیانی پێنەگاتن، یعنی دەبێ بڵین بێ. ئێوە بەڵام ئەو سەقفەوەندە بڵین نییە، دوای سیارەیە لە بن ڕاگریت و داگیریە کاتن بە زۆری وایە. جای تر ئەمن بە حەقت ناڵم نازانم ئەویان دروستە یان نە. ئەوە لە ڕێگەیەکی تەریقی نافذ، ڕێگەکە کراوە بێ، هاتوچوونی هەردووچیە بێ، سەرەکانی نەکرابن. بەڵام وەلا يجوز في الدرب المشترك، لە هەندێک گەڕەکە کۆنەکان ڕێگەمان هەیە سەری جیرایە، دەستێ ژۆرێ، بەڵام ناتوانانی تێدا دەرچی، لە کۆتایەکەی ماڵە، لە گڵکەندی، لە باداوەی، لە قەڵاتێ. تەمان قەڵات بە هەندەسەیەکی حربی دروستکرایە، جیاوازە، بەڵێ مامۆستا. ئاجا ئەو شوێنە کۆنانە ئەو نوعە گەڕەکەی تێدانە، بەڵام قەزی قەڵاتێ لەبەرەوەی لەبە شەڕ و شۆڕ و بەرامبوونەوە عادەتەن وە دروستکایە کە سوپاهاتە ناوێت دەرنەچی تو لەسەرێڕا تیر هاوێژ بکرێتن. ئەو هەندەسەیەکی حربیەکی قەڵاتێ، ئەگەر فکرتان لێکردبیتن بڵێن ئەوەی کە بینیتی. جا ئەگەر دەڕبەکە مشتەرەک بێ، واتە ڕێگاکە مشتەرەک بێ، دروست نییە ئیلا بئیذنی شوڕەکایی، دەبی مۆڵەت لەوانە وەرگری کە لەو ڕێگەکەیدا بەشدارن، چونکە عادەتەن ئەو دەڕبە مشتەرەکانە تەسک و کچکەشن، دەبی لە هەمویان وەرگی. بەڵام لە ئیعام زیان بە کەسی هاتوچۆ پێدا ئەکاتن نەگاتن، مۆڵەت لە ئەومانە وەرناگیێ، بەس لەوەی دەبی مۆڵەت وەربگریتن. ويجوز تقديم الباب في الدرب المشترك ولا يجوز تأخيره إلا بإذن الشركاء. لو ڕێگەیەدا ئەگەر هاتوو بۆ نمونە ئەلێرەڕا کۆڵان دەستی پێکرد لۆ ئێرانە بنمونە دەرگاکە لێرە بووم، ئەوەش زارچی هاتنە ناو کۆڵانەکەێت دروستە باتە ئێرانە، بەڵام لە حەوشەکەی ناتوانانی بینتەوە لای ئاخیری، لۆ پێشەوە دروستە چکە هەروە دوورەکەوێت لە شوڕەکایان لەوانەی بەشدارن لە کۆڵانەکەی، بەڵام لۆ دواخستن دەبی ئیزنی وەرگێ. شوڕەکە چێنە؟ ئەوانەی دەرگیان لەسەر ئەو کۆڵانەیە، چونکە لە هەندێک شوێنان کابرا بەس پشتەوەی خانی بەخۆی ڕووی دەڕێگەیەک تکەدایە، وەنیە هەندێک کۆڵان بەس پشتی خانی هاتێ ئێرانە، یعنی بۆن من ئێستا پشتی خانی لێرانەیە، بەڵام ئەو دەرگەی لەو کۆڵانی ئەو دیویە، ئەوە شەریک نییە لێرانە، بەس ئێستا ئەو لایە ئەو لایە ئێرانە ئەوانە شەریکن لەگەڵی و دەرگیان لێرانەیە، ئەوە دەبی بە مۆڵەتی ئەوانە وەربگریتن. والله ئاعلم. با ئەو بابەتەش بخوێنین ئەگەر مەجالتان هەیە، چکە ئەو بابەتانە بە حەقەت کورت و پوختن، جا من ئەوە هەر بەس دەستگرتنە و هێنانە لەنا ئەو باخسانە، بەڵام نەسێوە کۆ دەمێ، نەخۆخە کۆ دەمێ، نە ئەشتە با، یعنی ئەوە بەس دەستگرتنە هاتنە ناوە ها، چکە ئەو بابەتانە زۆر بەرفراوانن، بە تایبەت فقهی عەسری ئەو سەردەمەی هەموو عولەما، یعنی ئێستا کە نەظەریەی عەقد و نەظەریەی نازانم چی و ئەو یعنی وەکو نەظەریە هاتینە ئەو بابەتانیان لێکدایە، کۆمەڵێک بابەت ئەوە پۆلێن و تەصنیف نەکرایە، لێ بابەتەکان بەڕاستی زۆرتر ئاویانەوێ، بەڵام ئەمە وەکو پابەندبوونێک بە مەنهەجەکە. دێنە سەر حەوالە کە بابەتێکە لێرانە بە شێوازێک باسکراوە، لەوانەیە ئەمە ئێستا بڵێن حەوالە ڕاستەخۆ ئەنگۆ لە مەکتەبەکانی تەحویل ئەوەتان بێتە بەرچا بەرگوێ، وەنیە کە دەڵێن حەوالەیانی ئەو مەکتەبانەی کە تەحویلەکەن پارەی لێرە لۆ لەندەن، لۆ بۆ نمونە لۆ سین، با بڵێن سین و دوبەی زۆرتر، ئەوە بەسی پێ لێرانە بە نەوعێکی دیکەیە، بە نەوعێکی دیکە لۆمان باسەکات. حەوالە چییە؟ ئەمن قەرزداری بۆ نمونە کاک محەممەدیمە، کاک ئەحمەدیش قەرزداری منە، ینی با بە کورتی و پوختی لۆەوەی کە حەوالە بە جوانی تێبگەین لۆی نەچینە سەر ئەو بابەتی کە بە خەیاڵمەندادێ، کاک محەممەد دێ داوای لە منە کاتن لۆ قەرزی، ئەم دەڵم کاک محەممەد، کاک ئەحمەد قەرزداری منە،
جەنابەت ڕێک هەڕوو لە کاک ئەحمەدی وەرگرەوە. ئەمە بەسی پێ لێردا لە حەوالەی ئەوەیە، نەک ئەو مەکتەبانەی کە تەحویل یەکەن لێرانە پارەیانە دەیە و لەوێن دەرلۆت نەقدەن تەسمیلی ئەو بەڕێزەیەکەن کە ئەوەیەکەی. طبعاً ئەویش هەروایە، ئەویش زۆرێکە لەو بابەتی، بەسم لێرە خودی ئێرێ جادا فەرمێتی وشرائط الحوالة 4 أشياء. مەرجەکانی حەوالە چوارن: رضاء المحيل، وقبول المحال، وكون الحق مستقرا في الذمة، واتفاق ما في ذمة المحيل والمحال عليه. يكم جار دبي محيل رازي به، محيل أو كسيك قرزي لسرا كأمنم باشا. وقبول المحال وتمان كاك محمد ديت أمن قرزداري ميمة أويش قبولي بيه. وكون الحق مستقرا في الذمة، هم أمن قرزداري كاك محمدي بم، هم كاك أحمديش قرزداري بيه للراستي دا، يعني قرزك تثبيت بو بيه بارك ورجي رابي نك ناوي ليه هندرابي وهشتا تثبيت نبو بيه. والله خو أمن قرار لكاك أحمدي قرز بكم جاباشا من بيشوي قرز كم وتوهرو لي ورقروا، يعني كاك أحمد بلن لمن قرز كاتن بوماناي واتا نا أوانا دبيج يجير بو بيت. واتفاق ما في ذمة المحيل والمحال عليه، واتا أمن قرز داري كاك محمدي ما كاك أحمد يشبه ماشي أو قرز داري من بيتن جا باريا جنما جويزة زيرا إتر أو بابتي كوا چۆن ئەمن قەرزداری کاک محەممەدی مە کاک ئەحمەدیش ئەوەی قەرزداری من بیتن، واتە ئیتیفاق بێتن. محال عليه کەسی سێیەمە، کەسی سێیەم في الجنس والنوع، هەم ڕەگەزەکە بۆ نمونە گەنمە هەردووچیان گەنم بن، والنوعی جۆرەکە گەنمە دێمە گەنمە ئاویە بەهاریە هەنجوینە هەنجوینی شاخیە هەنجوینی خۆماڵیە هەنجوینی شەکرە چکە هەر سێکیان جیاوازن وانە جایتر هەر بابەتێکە دەبی جۆر و جنسەکەی یعنی جنسەکە ڕەگەزی کاڵایەکەی و جۆرەکەشی دەبیەک بێت. والحلول کاتی قەرزانەوەکەشی هات بێت چ کاک محەممەد کە داوای لەم نەکا کاتی هات بێ چ کاک ئەحمەدیش کا من کاک محەممەدی دەنێرمە لایوی ئەویش وەختی داهات بی نەک هێشتاکە بۆ نمونە کاتی نهات بیتنە من ێستا کاک محەممەدی ڕاست بینێرمە سەر سەرست و کوردان و پێی بڵم کاکە وڵا قەرزی کاک محەممەدی بدەوە ئەتو هەر قەرزداری منی نا دەبی کاتی هات بێ. والتەعجیلی یان ئەگەر بۆ نمونە مۆڵەت و ماوەیان مابوو کە هێشتاکە کاتەکەی نەمابوو. وتبرأ بها ذمة المحيل، لێرانە ئەمن لە قەرزی لە کۆڵە بمەوە. محیل کاتێک کەوا ئەمن ئەو کەسێت کە قەرزم لەلا کردێ دەی نێرمە لای قەرزدارەکەی خۆم ئەوە ئەمن لێرانە سافی و کافی دەرەچم، یعنی ئەمن لێرانە پارێزراوە بم لەو بابەتەی. بەو شێوازە کۆتایی دێنین ئینشاءالله بە دەرسی ئەو جارەمان بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله لە دەرسەکانی داهاتوو درێژە ئەدەین بە باس و بابەتەکانی فقهی معاملات. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.